سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەم. یەکێتی و پارتی کۆبوونەوەی نهێنیان ئەنجامداوە و هەفتەی داهاتووش جارێکی دیکە کۆ دەبنەوە. بەرپرسێکی پارتی ڕای دەگەینێت زیاتر لە ئیستیحقاقی خۆیان پۆستمان بە یەکێتی داوە. تەواوی هێزە ئەمنیەکانی سلێمانی خرانە حاڵەتی ئامادەباشیەوە. ئەندەمێکی سەکردایەتی یەکێتی ڕایگەیاندن هەفتەیە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ دەنگدان بە گۆڕانکاری حکوومیەکان دەکرێت و هەفتەی داهاتوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆ دەبنەوە. هەرێم کەمال ئاغا ئەندەمی سەکردایەتی و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میدیای پارتی ڕاگەیاندووە. هەندێک کێشە لەبارەی دۆسیەی تایبەت ڕێگر بوون لە کۆبوونەوەی یەکێتی و پارتی، بەڵام لە ماوەی ڕابردوودا کۆبوونەوەی دووقۆڵی و دوور لە ڕاگەیاندنەکان بەنهێنی هەبووە. بەوتەیە ئەندامی سەکردایەتی یەکێتی ئەم هەفتەیە پەرلەمانی کوردستان بۆ دەنگدان لەبارەی گۆڕانکاری حکوومیەکان کۆ دەبێتەوە کە قۆناغێکە لە ڕێکەوتنەکان و هەفتەی داهاتووش مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆ دەبنەوە. هەرێم کەمال ئاغا ئێستا بە باشترین کات بۆ کۆبوونەوەی یەکێتی و پارتی دەزانێت و دەڵێت ئەم قۆناغا قۆناغێکی تەندروست نییە، بۆیە لە هەموو کات گرنگترە یەکێتی و پارتی و لایەنە سیاسی کوردیەکان ئەم قۆناغا بە قۆناغێکی گرنگ و هەستیار بخوێنەوە لەگەڵ بەغدا کۆمەڵێک پرس لە نێوانماندا هەیە. گرنگترینیان بودجەیە، ڕۆژانە لە دەوروبەرمان درۆن و تۆپبەران هەیە. بۆ ئەوەی هەموو ئەوانە چارەسەر بکەین پێویستە لایەنەکان یەکگرت و کۆدەنگ بن. بەرپرسی مەکتەبی ڕێخستنی هەولێری پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای دەکات یەکێتی وەک پێویست ڕێکەوتنە سیاسیەکەی لەگەڵ پارتی جێبەجێ نەکردووە. دەژڵێت یەکێتی زیاتر لە ئیستیحقاقی خۆی پۆستی لەم کابینەیەدا وەرگرتووە. سەربەست لەزگین ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی هەولێری پارتی ڕایگەیاند ئەگەر ئێستا پێداچوونەوەیەک بە ڕێکەوتنە سیاسیەکەی نێوان پارتی و یەکێتی بکەین، دەبینین یەکێتی وەکو پێویست پابندی ئەو بنەما و خاڵانەی کە لە ناو ڕێکەوتنەکەدا هەن نەبووە و ئێمە وەکو پارتی نیگەرانی زۆرمان لەبارەی ئەم بابەتەوە هەیە. ئەو بەرپرسە باڵایی پارتی باز لەوەش دەکات ڕێکەوتنامەی نێوان پارتی و یەکێتی لەبارەی پێکێنانی کابینەی نوێیەم بە زیادەوە جێبەجێکراوە، چونکە ئەو پۆستانی یەکێتی لە نێو حکوومەت وەریگرتوون زۆر زیاترن لەو پۆستانەی بە جۆرەی بەرکەوتەی هەڵبژاردنەکان بۆی دیاریکرابوون. دەژڵێت هەموو کاتێک ئامادەین لەگەڵ یەکێتی و هەموو لایەنە سیاسیەکانی هەرێم کۆبینەوە و گفتوگۆ بکەین، چونکە یەکێتی بە هاوبەشێکی سەرەکی پارتی دەزانین و بە پێویستی دەزانین کێشەکانی نێوانمان بە گفتوگۆ چارەسەر بکەین. لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ هێزانامنیەکانی سنووری پارێزگای سلێمانی باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی داوایان لێ دەکات ئامادە بن بۆ هەر ئەگەر و پێشاتێک کە سەقامگیری هەرێم تێک بدات و ژیانی خەڵکەکەی بخاتە مەترسیەوە. ئەمڕۆ باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەباشان لەگەڵ سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری و بەڕێوبەریەتی ئاسایشی پارێزگای سلێمانی و بەڕێوبەری گشتی دژە تیرۆر و جێگری فەرماندەی هێزەکانی کۆماندۆ و لێپرسراوی هێزەکانی ئۆپەراسیۆنی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان کۆبووە. بە جۆری ڕاگەندراوێک ئاماژەبەوە کراوە. باڤڵ تاڵەبانی داوای کردووە وەک هەمیشە ئامادە بن بۆ هەر ئەگەر و پێشاتێک کە سەقامگیری هەرێم تێک بدات و ژیانی خەڵکەکەی بخاتە مەترسیەوە. لەو کۆبوونەوەیدا باڤڵ تاڵەبانی باسی سەروەری یاسا و جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای کردووە و توێتی سەقامگیری خاک و خەڵکەکەمان لەسەر و هەموو شتێکەوەیە و ڕێگە بە هیچ کەسێک نادەین یاساشکێنی بکات. داوەتان لێ دەکەم بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی ئەوانە ببنەوە کە ئارامی و ئاسایشی خەڵک تێک دەدەن و سنوورەکانی یاسا دەبەزێنن. گروپەکانی سەر بە تورکیا لە شاری عەفرینی ڕۆژاوای کوردستان و لە چەند ناوچەیەک نزیکەی 100 داری بەتەمەن و زۆر باشی زەیتونیان بڕیەوە و ڕەوانەی تورکیایان کرد. سەرچاوێکیش لە عەفرینەوە زانیاری زیاتر بۆ شارپرێز ئاشکرا دەکات. با جۆری ئەو زانیاریانی شارپرێز لە سەرچاوێک لە شاری عەفرینەوە پێیداوە چەکدارەکانی سەر بە تورکیا لە هەرێمی عەفرینی ڕۆژاوای کوردستان نزیکەی 100 داری زەیتونیان بڕیوەتەوە. شاری عەفرینی ڕۆژاوای کوردستان لە ساڵی 2018ەوە
لە ژێر داگیرکاری تورکیا و گروپە چەکدارەکانیدایە و تا ئێستاش زیانێکی زۆر بە دار زەیتونەکانی ئەو هەرێمە گەێنراوە. ئەو سەرچاوەیە لە ئەفرین کە بەهۆی دۆخی ئەمنیەوە داوای کردناوی ئاشکرا نەکرێت بۆ شارپرێزوتی گروپێک بە ناوی ئەحرار شەرقیە لە گوندی قیباری ناوەندی ئەفرین چەندین داری بەتەمەن و زۆر باشی زەیتونیان بڕیوەتەوە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەرمەند.